وەختتان وەخێر خەڵکە کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. زەرورەتی دیبەیتە ئەمشەو جوابدانەوە و سپاسگوزاریە لە کەسانێک کە لە موسیبەتە مەرگە مەرحومە مامۆم شەراکەتیان کرد، هاوسۆزیان کرد، هاوخەمیان کرد و من ئەو دەرفەتەم پەیان نەکرد کە بتوانم جوابە یەکە بە یەکەیان بدەمەوە. هەر بۆیە بە مناسبەتم زانی لە دیبەیتێکە کە متعسفانە ئەمڕۆ هامزەمان بوو بە مەرگە کاک بارامە ڕەزایی مەشهور بە بارامە ڕاش، گفتوگۆیەک لەگەڵ یاران و لەگەڵ خەڵکە خۆمانە بکەم. ئەمڕۆ بە ئەندازەیە فەوتە عەزیزێکی نزیکی خۆم مەرگە کاک بارامە ڕەزایی متەئەسری کردم و ئەمما تێمە سەرە ئەم مەسئلە و ئەم تەئەسوەرە بەحسەکەم. من جاروبار ئەبیسم لە یاران و ئەبیسم لە خەڵک کە لە بهترین حاڵەتێکە کە گەرەکیانە نیگاهێکی ئاسیب شناسانەیان بوێت بەرامبەر بە وەزعیەتە دنیایە کە ئەمڕۆ واین تێیە و بەتایبەتی ئەو شتەی کە پێی ئێژن جامعە و ئەو شتەی کە لە ڕەوابەتە فیمابینە ئینسانەکانە اتفاق خەریکە ئەکەوێ و ئێمە بە عنوانە جامعە ئەیناسین و گلەی و بنا شتێک کە ئەکرێت حکمێکی سفر و سەدیدان ئەتوانێت یارمەتیدەرە ئێمە بێدەم شەو کە چاوێ بخشێنین بەم وەزعیەتەوە بزانین ئێمە لەکوێ قەرارمان گرتەکە. ئەو سەپاسگوزاری و تەشەکورەی کە من لە سەرەتا کردم نەک ڕوتینێک بوو، نەک وەکو جوابدانەوەی تەعارفاتە مەردم بوو، بەڵکو بە ئاگاهیەکی تەواو لە دنیایە کە ئمڕۆ خەریکین تیا ژیانەکەین دۆزینەوەیە بچووکترین محەبەتێک هاوسۆزیەک کە ناشی بێت لە خولوسە عاتفیە ئینسانەکان جێگەی ڕێز و قەدردانی و کوڕنۆشە گەوهەرێکی نابە کە لە ڕۆژگار ئەمڕۆوە تەقریبەن کەم پەیدا ئەبێت و بگرە یەواش یەواش ڕوو لە نابوودی ئەکا. و ئەمما مەرگە محتەزەرە کاک بارامە ڕەزایی بە تاریخێکە تۆماری کردبوو و ئەمڕۆ گویا لە گۆشەی نەخۆشخانەیەک لە شارە فرانکفۆرتە لە دەورانە میان ساڵیە کۆچ دوایی کرد. ئەوەی کە تەعقیبکەرە دیبەیتەکانە ئێمە بووێت ئەزانێ کە ئێمە لە ئەکسەریەتە دیبەیتەکانمان لە ڕۆمان ئستفادەمان کردووە. هەو سەبەبەکەیشی ئەوەسە کە من پێم وایە کە ڕۆمان گەورەترین دەستاوەردە بەشەرە غەربی بوو کە لە ناویە تەعقیبە ئازادیکردن مەعنا پێیاکە. ئەو تەعقیبە ئازادیە لە دنیای غەرب لە فەلسەفەیە فەلاسفەی غەربا بەدی ناکرێ، بەڵام لە ئاسارە کەسانێک وەکو چارلز دیکەنز و وەکو ڤیکتۆر هۆگۆ و وەکو پرۆست و وەکو داسایۆفسکی و وەکو تۆڵستۆی و وەکو تەواوە ئەو کەڵە بلیمەتانەیە دنیای ئەدەبیاتە غەرب حاکمە مەوجودە و هەس وەکو میلان کۆندرا. من گەرەکمە
بچمە ناوە اتفاقێک و جەهانێک کە وای نەناوی. حقیقەتی ماوەیە کە زەهنم دوور کەوت کەسۆ لە دیبەیت و گرفتارە دەغدەغەهای تێپەڕینە مەرحەلەیەک بەرەو مەرحەلەیەکی ترم. کۆکردنەوەی زەهن و فۆکوسکردن لەسەر مەسئلەیەکی خاص دوای موسیبەتگەلە پەیاپەیەک کە تێتە بەرۆ ئینسان عاجز ئەکا لە دەربڕینە منویاتە دەرونیە خۆی. لە دەورانە قەشەنگێک لە زندگی خۆمە نیم وامە دەهەیە 40 یەکێک لە لەحازە عاتفی و ماتەمەنگیزترین دەهەگە لە ژیان ئینسان، خۆشەویستەکان و عەزیزەکان و کەسانێک کە نەسڵێ لە تۆ گەورەتر بووگەن بەرەبەرە کۆچە دواییەکەن. و من لە خلاڵە 2 ساڵە گوزەشتە 2 مامۆم و خاڵۆم فەوتیان کرد. حزورم لە مەجلسە خاکسەپاری و ختمە هیچ کامیانە نەبوو. 22 ساڵ بوو چاوم بە هیچ کامیان نەکەوتە بوو و ئەم دیدارە هەر مەیەسەر نەبوو. بۆ منێکە لە ناوە دەغدەغەهای ژیانە ڕۆژانەیە جەهانە ئەووەڵە بریتانیام، بۆ منێک کە کۆبوونەوەی قەوم و خێش و دۆست و ئەقرەبا و ئاشناکانم نەدیگە و پرسەم نەدیگە و مەراسمە ئەسپەردەکردن و کفن و دەفنم نەدیگە، مردگەکە هەم مردگە و هەم نەمردگە. ئەرزگایە سۆیەکی تێ بەسەر تا و ئینگار کە تۆ ساڵهای ساڵە لە زەهن ئەوانە فەرامۆش بووی و ساڵهای ساڵە ئەوان نییە. ئەمما بۆ ئەوانەی کە تەجروبەیە تەبعیدیان وەکو من هەست، من زەهنیەتە عاتفیم، زەهنیەتە کوردیم لە 20 ساڵە پێشۆ قەتیس ماگە، وەکو فیلمێک کە بیتێتە سەرە پاوس. ئەو شتەی کە لە کوردەوارە پێئێژن پێشکەوتن و دنیا گۆڕیاگە و کۆمەلگا گۆڕیاگە و ئینسانەکان گۆڕیاگە، لە منە بەو بارە نەگۆڕیاگە کە پێئێژن پێشکەوتن. شاید لە منە قەتیس ماگە، وێسیاگە. بۆیە ئەم تەجروبە بەش ئەەکەم لەوانەیە چرایەک بێت بۆ فرە کەسێک کە لە وەزعیەتە منە یا بۆ کەسانێک کە لەم زەمینە متالعاکەن. من بەم تەمەنەی 40 ساڵی خۆمە تحولاتێکی عەجیب و غەریبم چاو پێکەوت، چ لە حازە اجتماعیوە و چ لە حازە سیاسیوە، چ لە بوعدە منتەقەیوە چ لە بوعدە جەهانیوە. من لەم تەمەنە 40 ساڵی خۆمە شەڕە واقعیە 2 وڵاتم چاو پێکەوت، دەرگیری و بمبارانم چاو پێکەوت. من بەم تەمەنە خۆمە سەرکوب و ئیعدامە لە مەلاعام چاو پێکەوت. من ڕۆخانە سەدام حوسێن و مەعمەر قەزافی و حەسنی مبارەکم چاو پێکەوت. من بەم تەمەنەی خۆمە ڕۆخانە اتحادە جەماهیرە شەوروی چاو پێکەوت. من بەم تەمەنەی خۆمە بەرەبەرە ئینقلابە دیجیتاڵم چاو پێکەوت. ڕەوەندە گوزارە ئێمە لە تەلەفۆنە سەکەییە نەکەنارە خیابان تا ئسمارتفۆنە ناوە گیرفان، لە کامپیوترێکی دەیان مترسیم بە کۆڵە مۆنیتۆر گەورەی مێزدار تا گوشی مۆبایلێکی سمارتی بچووکی ناوی کەفدەست
من ئەم تەحولاتەم چاو پێکەوت، من نەسڵێ لە ئینسانەکانم چاو پێکەوت کە تەکە گوزەشتەی خۆیانە هیچ سنخیەتێکیان نییە، و ئەگەر ئەحیانەن ئەلبۆمە خانەوادەگی نەوێت ڕەوەندە گوزارە عمر خۆیان ناناسنەوە، ئەسڵ نازانن کێن، ئەسڵەن نازانن لەکوێ هاتگن، مەگەر هەرزگا هەیە ئالبومی خانەوادەگیەکەیان لا بدەنەوە و قیافەی خۆیان بوێن و تەرزە پوششە قەدیمە خۆیان بوێن و شکڵ و دەم و چاوە قەدیمە خۆیان بوێنن و بیریان بێتەوە چون لە گۆشەی زەهنیەتە ئیمڕۆیانە خاتراتە گوزەشتەیان نییە، ئەوان خاتراتە گوزەشتەی خۆیانیان دەرکردگە و بیریان نایێتەوە، و بیریان نایێتەوە کێ بوون، چۆن بوون، چیان چاو پێکەوت، بە کامە ڕەوەندا تێپەڕین. بۆی ئەمڕۆ جامعەیە ئێمە شکڵێکی ترە، نۆعێکی ترە، ئینسانەکانی شکڵێکی ترن، نۆعێکی ترن، ئەمە خۆیان نازانن، بەڵام کەسێکی وەکو من وەختێ گفتوگۆیان لەگەڵاکە ئەزانێ ئەم ئینسانە چەنێ تەغییری کردگە، ئەم ئینسانە چەنێ گۆڕیاگە. دەورانە قەدیم لەم ئوروپا لە قەرنە 18 و 19 خانەوادەگە لە پوڵدار و دەسەڵاتدار نەقاشێکیان ڕاستپارد نەقاشی بکە چێهرەیان تا بمێنێتەوە، تاوەکو باوا گەورەی دەسەڵاتدارە دووکە هەمشایر و دووکە لەنکشایر و یۆرکشایر و ئەدنبرو و ئەمانە وەکو باوا گەورەی مقتەدرە دانێرە ئەم دەسەڵاتە عەکسی هەڵبوەسنە ناوە خانەیە ئەربابی، هاوس ئۆف دووکە فڵان، هاوس ئۆف فڵان، و مردمانە عادی لەم موهەبەتە بێبەش بوون چون بوونیان لە ناوە خۆیانە معنای پەیا کرد، کێبوون و کەنیشکە کێبوون و کوڕە کێبوون لە ئرتباتە ئیجتیماعیانە دیار بوو، منسوب بوون بە فڵان منتەقە و فڵان جێگە و فڵان خانەوادە و فڵان هۆز و فڵان خێڵ، دیگەران ئەوانیان ئەناسیەوە، ئەمانیش دیگەرانیان ئەناسیەوە. بەڵام ناگەهان دەورانێ هاتە پێشەوە بە ناوە دەورانە دووربینە عەکاسی. دەورانە دووربینە عەکاسی بووگە بە ئارشیڤ شەخسیەتە ئینسانەکان، لە دەورانە تفولیەت و مناڵی و عەکس لە مناڵە ئەگرن، ئەلبۆمی بۆ دروستەکەن. کوڕە شیرینەکەمان لەدایک بوو، بوومە قوڕوانی کەنیشکە زەریفەکەم لەدایک بوو، بووی 1 ساڵی، قەنەخوا ئاو قەنەخوا ئەڕواوە ڕێوە گەڕووگاڵەکە یەکەم باباوتنی ئەمانە گشتیەکاوە عەکس فیلم عەکس فیلم عەکس. هۆڤیەتە ئەو مناڵە نەک لە ناو خاتراتە دایک و باوکیە، نەک لە ناو خاتراتە ئەترافیان و مامۆ و پور و خالە و کەسوکاریە نییە، بەڵکو لە ئالبومە عەکسێکە کە دایک و باوکی بۆیان دروست کردەکە. ئیتر خۆ لە فڵان بۆنە و لە فڵان جێگەدا نانیشێت و مامۆی و ئامۆزاگی و دیەی و خالەی و خاڵۆی خاترەیەکی لە مناڵی بۆ بگێڕنەوە کە لە زەهنە ئەوانە چۆن بوو. پێویست ناکە دایک و باوکەکە کە ڕەوەندێکی تاریخی ناوێنن لە تەداومە ژیانە مناڵەکانیان،
محاولەکەن بە هەڵگرتن ئەسپاو بازیەکانیان کارتە تەوەلودهایە کە بۆیان داگە، هەدیهایە کە بە مناڵەکەیان داگە بیسەلمێنن کە چەنێ وجودە ئەم مناڵە نەناو زندگیە دایک و باوکیانە ئەرزەشمەند بوو. وەعسڵەن بەو معنە نییە کە ئەم مناڵە توفەیلیە بەسەر ئەم دایک و باوکە و نایەڵێم دایک و باوکە بە ئەمیال و ئارزوەکانە خۆیان بگەن. بۆیە ئێشێ سندوقچێ و ئارشیڤێک لە کارگەلێک کە ئەم دایک و باوکە بۆ مناڵە کردگیانە و خۆشیان گەرەک بووگە دروستکەن، چون ئیمکانیەزە مناڵە لەبیری بچێتەوە، چون قرارەمان لە 18 ساڵگیەوە بەن لە مناڵە بڕواتە پێی زندگیە خۆی. ئیترە مناڵە تەداومە تاریخێک و شناسنامەیەکی تاریخی نییە، انقطاعێکە لە داهاتوویەکی نامطمئنە، لە داهاتوویەکی بێتەسویرە، لە داهاتوویە کە نازانین چه شەکڵیە، لە مناڵێک کە تەعەلقاتی نییە و نازانین چی بۆ بەجێ بێڵین. چون گەرەکمانە، چون لە دڵمان و حساسەکەین زیادەس و زوو ئێشێ بڕوات و بەڵام ئێمە پێی سابتمان کردوێت کە خۆشیشمان گەرەک بووگە ئارشیڤێکی بۆ دروستەکەین تا بە مرورە ئەم ئارشیڤە بێتە دەسی. ئەمە و جەهانەسە من تا حدودێ خەریکم ئەیوێنم. مرۆڤ ئەمڕۆ عاجزە لە گریان، مرۆڤ ئەمڕۆ عاجزە لە دەربڕینە ماتەمە خۆی، نەک بە تەنهایی خەڵکە ئێمە، ئەکسەریەتە بەشەریەتێک ئەمڕۆ لە جەهان ئەمڕۆ مەوجودە. پەرسۆنا یا پەرسۆناڵەتی یان شەخسیەت، ها ئێمە وەکو هەتک و وەکو جمێندان بە کەسێک گەیژین بێ شەخسیەت. ئەڵێ دوورکایم ئەژێت شەخسیەت فەرایەند و ڕەوەندی ئیجتیماعی بوونە ئینسانە. تۆ کە بە کەسێک ئێژی بێ شەخسیەت یعنی ڕەوەندە ئیجتیماعی بوونی دووچارە نوقسانە، تەکە هەنجارەکانە جامعەیە نایێتەوە. ئەوەی کە ئەمڕۆ لە سەرزەمینە ئێمە ئەم تەحولە بنادیە دروست کردگە جامعەیەکە کە ئێمە ساختمان، هەنجار گەلێکە کە ئێمە دامانیاگە و خۆشمان لە دڵ ئەم هەنجارانە گیرمان کردگە. بە تەعبیرە لەش ئەکسەریەتە غاڵبە ئینسانگەلێ ئەمڕۆژی دووچارە نەرسیسیزمن. نەرسیسیزم نەبە تەعبیرە فرۆیدیەکەی، بەڵکو بەو تەعبیرەی کە لەش بەحسیەکات و من سعیەکەم گۆشەیەک لەو تەعبیرە بەحسکەم بۆ تەمامی ئەوانەی کە لە هەڵسوکەوتە کە ئینسانەکانە ئەمڕۆژینە کە ئێمە گەلبین دووچارە سەرە ئێشە ئەوەن، تەوانە خوێندنەوەیان نییە، نازانن چۆن هەڵسوکەوتکەن. بارام ڕزایی متەوەلدە 1339 61 ساڵە. لەم غوربەتستانە، لەم وادیە تەبعیدە، لە گۆشەی بیمارستانێکە لە فرانکفورت لە تەمەنە 61 ساڵی فەوتی کرد.
مەرگێکی سەردی خامۆش. مەرگێک دوور لە ڕەفیق و دوور لە پەیوەندگە ئیجتیماعی و دوور لە خاترات بەرز بەرز بێژە گوزەشتە. یەکێک لە سونەتگەلە ئیجتیماعیە ئێمە ئەمە بوو، گویا مەرحومی مامۆشم داوای کردبوو کە دەوری بگرن کە ئەو کەسێک کە لە سەرامەرگا بوو هەروە کە نۆربەرت ئیلیاس بەحسی ئەکات لە ئەوروپای شوا بوو، قەوم و ئەقرەبا و نەوە و نەتیجە و کوڕ و کەنیشک لە دەوری جەمەون. لە فەرهەنگە ئێمە معمولاً تا کابرا زێنک بوو شینیان بەسەریەوە کرد. یعنی ئەو ئالبۆمە هەسواوتم ئێستا بووگە بە ئالبۆم. لە زەهنیەتە کەسانێکە کە ئەم ئینسانەیان ئەناسی، ڕەوەندە زندگیەکەیان تەعقیب کردبوو، ژیان ئەو تەجروبەیە ئەو لە مشیانە بینریا بوو، لەمسکریا بوو، لە تەلاشێک بۆ ماتەمێکە لە حزور خۆیە بەحسە کریا. بەڵام نەک بە تەنهایی بارام ڕزایی، فەرە کەسێک مرۆ لە سەرزەمینە خۆمانە دووچارە هەر ئەم موسیبەتاون. وەختی ئێمە ئاخێزە کوردەوارە سەر بە خۆمان دانیا هاوارمان کرد کە خەریکە نابوو دەوین، لەسەر هەڵدێرایی وەمەگەر ئێمە ئاوڕێک بینەوە بزانن بەلێشاو لەو سەرزەمینە خەریکە کۆچەکە و جێدێڵی ڕەوە. ئەمە مهاجرەت نییە، ئەمە بربەستە سیاسی نییە بە تەنهایی، ئەمە وە تەنگ هاتنە ئینسانگەلێکی سەرگەردانەوانی کە ئەیوت کارمەندانە ئوروپای مۆدێرن قەباویە لە سەرگەردانە بیابانین. ئەمانە سەرگەردانانە جەهانن، دابڕیاگانن وا بەلێشاو من خەریکم ئەیان وێنم لەم خیابانانی بریتانیا لەو سەرزەمینە کوردەوارە بە دەیان و بە سەدان ڕۆژان خۆیانەکەنە ژوورۆ بەرەو بریتانیا. ئەمە نەک هیجرەتە، ئەمە ڕەوە. ئەمە ڕەوە ئینسانگەلێکی بێتەعەللوقە، ئەمە ڕەوە ئینسانگەلێکی دووچاوڕە پوچی بووگە، ئەمە ڕەوە ئینسانگەلێکی ئیحساسە توفەیلی بووگە تفکریاگە، ئەمە ڕەوە ئینسانگەلێکە لە خۆمتنەفەری بێدەسەڵاتە، ئەمە ڕەوە. و ئەمما تا بەم ڕەوە بگەم بۆ ئەو چاپلوسە دروزنانەی وا لە مەرگە بارامە ڕزایی ئیستە فرمێس کە تمسا هەڕژێنن، بۆ ئەوانەی وا تا بارامە ڕزایی مابوو ئەوەی لە قزولی چار بوو باویان کرد و باریان کرد و بارام ترد بوو تا لە گۆشەی بیمارستانێکا لە فرانکفۆرت بمرێ. و ئەمڕۆ بۆ حیزبە بێشەرەفەکەی لە خۆیان بێشەرەفتریان بیکەن بە کارنامەیە بیرەوەریە خروجیە حیزبە کۆمەڵە، ئاوێزانی بکەن مەدالە قەهرەمانیەتیە بارامە ڕزایی، جەنازەیە بێلەشە بارامە ڕزایی، جەنازەیە لە گۆ کەوتگە بارامە ڕزایی، بۆ نەهاد و بۆ موئەسسەسەیە بۆ گەنتر لە شەخسیەتە خۆیان و تاریخە خۆیان. ئێوە فاحشەگیە وجودیتان گەیاندگەسە ئەوجە خوێی، و ئەمە ڕەوەندێکە
کە گشتتان دەخیل بوون تێە، گشتتان دەستان وە دەسی یەکدا، ئەم جۆرە عاقبەتە نەسیبە دانە دانەتان ئەوێت. جامعەیە نەمایش، جامعەیە درۆ، جامعەیە سەلفی، جامعەیە عەکسە شەبەکەهای ئیجتیماعی، جامعەیە تەزاهور، جامعەیە ئیبنە سەفەتەکان، واوێسیاگن بە دیار و دانەیەک بەناو بانگ، بەمرێ خۆی پەیموندەسە بکەن. ئێوازانن مەحسوڵە کامە جامعەن. ئێوە مەحسوڵە جامعەیە چەکا بە پزیشکین، ئێوە مەحسوڵە جامعەیە چەکا بە کامڵە پزیشکین، ئێوە مەحسوڵە جامعەیە ترسیاگە خەسیاگە کۆرۆنان، ئێوە مەحسوڵ ئەوەنە. ڕەفتارە درۆزنانە، ئسترابە دائمی، نارسیسیزمە ئەمیق، تەریدەگی و تەنیاییتان، سەرکوبە شەدیدە خۆتان، بێبەندوباری و بێقیودیە ئینسانیتان ناشی لە وەسەیەوە مەحسوڵە دنیای جدید و فرایەندە دنیای جدیدێکن کە شیرجەتان تێداگە. بزان من تەکە ئەوانەی کەوانە سەرزەمینە کوردەوارە قسە ئەکەم، ئەمانە گشتیان ئەترسن لە پیری، گشتیان ئەترسن لەوەی کە ئیتر جوان نەمێننەوە، ئەترسن لە تاڵ قژە چەرمەک، ئەترسن لە چین و چروکە سەرە گپ و کنارە چاویان، ئەترسن لە واقعیەتە تەی عمر ئینسانیان، ئەترسن لە مەرگە پڕێک کە لە ئەمراز جۆرا و جۆر تێتە سوڵاغیان و ئەمان خەوەریان نییە. لەزا ئێشێ بڕۆنە دکتۆر، دکتۆر چێکابیان کە بە کۆمەکە دەستگاهە دووربینی عەکسیان لێ بخا، بێژێ فڵانە سلولە سەرەتانی لە فڵانە جێگە هەڵساگەسۆ بڕۆ فریای کەوەبا نەمری. ئەو ئێشێ هەرە 6 مانگ جارێک چێکابە کامل بکە، چێکابە پزیشکی بووگەسۆ دینە جەدید، دینە تۆ پەیڕەوە ئەم دینە نەوی کافری. جامعەیە نەمایش ئەم جامعەسە، وا کاورایە کە تەمامە پەیوەندگە لە ئیجتیماعی لە دەستا، وا کاورایە تەمامە ئارزووە بەدەست نەگەیگەکانی لە بڕینە دامەنە خەڵکیا تەعقیبە کرد. ئەمڕۆ ئەترسێ پیر بوێ، ئەترسێ زەعیف بوێ، چون ناتوانێ بە تەنیایی خۆی دارەکە. ئەزانی بۆ مەردەمە قەدیم نەئەترسیا لە پیری، ئەزانی بۆ کاورا قەیم ئەوە 30 ساڵی وە خەڵکێ و ڕۆڵە کوڕە شیرینەکەم کەنیشکە شیرینەکەم، ئەمڕۆ ژنی 6 ساڵە ئەڕوا خۆی جەڕاحیەکە و دەستێری و خۆیا و بەشجێ نەمێنێ، قینی لێتێ پێبێژی 6 ساڵتە، پیای 6 ساڵە قینی لێتێ پێبێژی 6 ساڵتە. چونەوانەی قەیدیم پەیوەندە ئیجتیماعیان بوو،
ئەنزانی تەنیا ناون پیرتر کە ئەون احترامیان زیاتر ئەوی دەوروبەریان شلوغتر ئەوی لذا پیریان سەرکوب نەکرد پیریان دەرنەکرد وەلی ئەمڕۆ کاورا ئەترسێ پیر بوێ ئەترسێ ساڵەکانە تەمەنی بڕواتە سەرەوە بیر لە مەرگ ناکاتەوە تەبدیل بووگە بە عوزبە دائمیە بزوتنەوەی جۆرا و جۆرە سەڵامەتی مەدیتەیشن و یوگا و کوونەوەردی و ڕەوانکاوی و داروگەلە گیاهی و داروگەلە چینی و داروگەلە شیمیایی و ئەم ئینسانە وەسە شخصیەتەکەی ڕۆمانەکەی دەستنووسەکانە پیاگە ژێرزەمینیە داسایۆفسکی شخصیەتە دائیمەن نەخۆش دائیمەن تەوەهومە نەخۆشی لێدات ناساڵمە جەرگم کونکونە ئازای گیانم هیلاکە سەرەتان لێمیداگە جەرگم خەریکە ئەتوێت و بڕۆم چێکابێ بکەم تۆ بێژی سەرەتانە پانکراس نەوێ تۆ بێژی کۆرۆنام نەگرتووی تۆ بێژی سیەکانم قرچۆ نەبێت و تۆ بێژی گورچیلەکانم لە دەست نەداوێ ئەم ئینسانە دائیمەن نەخۆشە دائیمەن نەخۆشە ئەم ئینسانە و بۆ خاتری ئەوەی کە سەڵامەتیە خۆی بناسێتەوە ئشێ بڕاتە لای دکتۆر و دکتۆر پێوێژێتەوە ساڵەمی بڕۆ خیاڵە ڕاحەت وێ پیری ڕوو لە تۆ ناکا مەرگ ڕوو لە تۆ ناکا بڕۆ تۆ ساڵەمی لەوەها جامعەیەکی نەمایشە فرۆید ئەو سایوت لە مەقالەیەک بە ناوی دەرامەدی بەرخودشیفتەگی سێ عاملی بۆ ئەحساسە محنەتە ئینسان باسە کرد یەکێک لەشە ئینسان دەیوت ئەوەی کە ئینسان ڕەنجە کێشێت و محنەت ئەکێشێت سێ شتە دلیلی عمدەیشی ئەوەسە ئینسان لە ڕەوەندە ژیانە خۆی بە شوێنە هەپینەسە شادکامی و خۆشیە ئەگەڕێ ئەم ویستە ئەزەلیەی کە هەسی بەڵام لە ڕووبەڕووبوونەوەتە کە زندگیە ئەم شادکامیەی نەسیب ناوێت تۆ ئەمە لە ئەدەبیاتە فولکلۆرە تەرانەی کوردیە بارها بیستک دەیتر کاشکاوی ڕۆژ ئەزەڵ نەبوای بە یارم نەبوای بە باعی سڵەکەی خەمبارم سکەس لەی دنیا شەو نەدار و خاو ئەوەڵ باویە قوش دووەم دەنگە ئاو سێوم ئەو کەسەی لە دووس بڕیاویە و زۆڵفت لەیلی زەنجیر کردیاویە ئەمەی کە تۆ بە شادکامی هایەک گەرەکتە ناگەی یەک لەشە ئینسان هەتا ئەڕوات لەشی فەرسوودەتر ئەوێ لە قەوارە دەرەچێ هێزی کەمتر ئەوێ قۆیرەتە تەحەڕوکی کەمتر ئەوێ دوو جەهانە خارجە ئەوامنە تەبیعیە
کە بەشەر توانی یەسی حەدەئەقەل بە یوم لە تەکنۆلۆژی بەڕێکی کۆنتڕۆڵکە سەیلە زلزلەس بۆمە لەرزەس تاوڵنە ئێپیدمیە و مهمترینی ڕەوابەتە ئینسانەکانە محنەتێکە لە ڕەوابەتە ئینسانەکان تێفەرە سەنگینە یا ڕەوابەتە ئیجتیماعی یا سۆشیال ریلیشن بە قەوڵە ئینگلیزیەکان ئینسانێک کە ناتوانێت لە ڕەوابەتە ئیجتیماعیە خۆی ئارامش بەدەست بێنێت بە قەوڵە فرۆید بە سوورەتە ناخوداگا مراجعەکە بە ئەلکۆل مراجعەکە بە ماوەدە مخدر مراجعەکە بە تەوەهومە خەیاڵ خۆی و ڕؤیا گەلێک کە زێهنیەن ئێزایەکە بەڵام ئەگەر مەسئلەکە خەیلی ئەمیقتر بێ ئەم ئینسانە بە تۆرە قاتع لەگەڵ دنیای واقعیەتە قەتعی ارتباطەکە اتفاقێکە بۆ ئێوە کەوتگە دەقیق مستاقە بارز ئەم جملەی فرۆیدەسە ئەها ئالەرژی ئەگرن دەنگە ئێمە بیسن نایشتوانن خۆی لێ دوورکەنەوە چوون ڕاستی ئێژینێمە ئێمە واقعیەتێکی قەیرە قابلە ئینکارین کە ژیانە واقعیە ئێوەمانان ئێمەمانان باسەکەین نەتانگەرەکە بیبیسن قەتە ارتباطتان کردگەتەکە واقعیەتە نەتانگەرەکە بیبیسن چەنێک کاولین گەرەکتە فکرکەی دەمە قۆپانێگەکەیتە پێت هەڵەخەیت و داخەیت و ئەم وجود تەحقیر بوو بن نەخۆشە ئینسانیتە فرەفرە خاس و بەسە و خاسی لە جێرە دەسە عەلیە خامنەئی و دەوڵەتە ئێرانیا ڕۆژی 2000 جار بە کەرامەتە ئینسانیت بە وجودت بە جەوهەرت تەجاوزەکرێ خۆ دەکەیتە گێل نەرگەرەکە دەنگە ئێمە بشنەفی ئەنەهوو شخصیەتی شت هەست ئەو تعریفەی کە دوورکایم کردی ڕەوەندە ئیجتیماعی بوون ڕەوەندە ئیجتیماعی بوونە ئێوە لە دنیای ئیمڕۆ لە کۆرپۆرێشنە ئێرانی و عێراقی چۆن بوو بە تەحقیر بوو بە سەرکوب و سانسۆرکردنە خۆ بوو بە چاپلووسی بوو تۆ تا چاپلووس نەوی تا درۆزن نەوی تا هەزار چهرە نەوی تا بێعار و نەنگ نەوی لە کۆرپۆرێشنە ئێرانیە ناتوانی زندگیکەی ناتوانی کونا ڕزقەکە لێ داخن ناتوانی خۆت ئەوەی کە ئێوە دیتان و ئەیوێنن و ئەم کاولستانە کە من بەحسم کرد وەکو کەسێکە لە دوور و خەریکە ئەنوارێ وەکو کەسێکە لە دوور و خەریکە ئەوێنی تەکە ئەم خەڵکە خۆمانە قسە ئەکا من لە 20 ساڵە پێشۆ ماگم و کاورا لە سنە و سلێمانی و هەولێر فڕیگە وا لە فەزا کورە کاکی برا بەشەرە غەربی ئەمڕۆ لە سینەمای هالیوودا دانە ئیسلاح بەشەریەتی کەندگە فیلم دروست ئەکا چۆن لە دەسە ئەم موسیبەتە کە بەسەرە بەشەریەتی هاورگە و جەهانی هاوردگە و کوڕەی زەمینی هاورگە هەڕاکە ناگەهان فیلم بۆ دروستەکە بازماندگانە ئینسان دەرەچن ڕوون بۆ کوراتت تر تەعقیبە زندگی لە کوراتێ تەرە ئەکەن چون ئەم جەهانە وێران بووگە کاول بووگە لە بەرین چووگە تازە بەری پێناگیرێ وەکو تۆ وا لە سلێمانی دەرەچی فکرەکەی لە بریتانیا ئەحەسێتەوە و پاڵە دەیتەوە لە گومنامیا و بۆ خۆت و خۆشی لێبزەرێنی ئەم ستون تا ئەو ستون ئەلفەرەج
یەکی 300,000 و 400,000 دەن پاسپۆرتێکی دۆمینیکە نەگرن و دەرەچن ئاوەی کڵاو بەرداری وێت و ڕاند بێ خواردکتانە دەرەچن بۆ کوێ فکرەکەی ئەو ئارزەیەی وا هەسە لەگرانایەتە سوراغە ئارزەیە ئەحساسە پوچی حاڵە خاز نییە خۆش نییەی بزانە لەبیرم تێ وەختێ سەرێکمە خشاندە ناو متالعاتە جامع شناسی و ڕەوانشناسی بڕێک مەسائلم جەستە گوریختە لە زێهن ماگەسۆ لەبیرم تێت ئەیانوت ئارزەهای ڕەوانی و دەردگەل ڕەوانی هەر دەورانێک خەسیسەیە ئەو دەورانەسە مەسەلەن ئەو نەخۆشی گەلەی کە فرۆید تەکیا ڕوبەڕوو بوو وەکو وەسواس وەکو بروزە سەرکوبە غەرایزە دەرونی ئینسان و غەریزەی جنسی لە حرەکاتە نامتەعارفە مەسەڵەن کابرا لە خەوا ڕێڕێ کابرا دەستی ئەوەشان کابرا ڕەفتارێکی نامتەعارفیە کرد لێو دا متەوەجێ بوون مردمە دەهەیە 40-50 ئەمریکا ئەم نیشانە گەلیانە نییە شتێکی تریانەز ناخوا بە تعریفە نەخۆشی گەلەقەیم ناخوا ئەمانەیە ئەم عەسرە جەدیدە قیافێقی لە مۆوەجهێکیان هەسوو پەرسۆنا یعنی ماسک ئەو ماسکێک لە تەئاترایی دەی ئەو شخصیەتەی وا ئەسازرێت بۆت وە تۆ وەکو ماسک لە دەم و چاوتیە دەیەوەی کە یۆنگیش باسیەکان بسیار مۆوەجه دێتە بەرە چاو بسیاریش موفق دزە خاسی کە پوڵ خاسێکی دزیگە میلیاردەرە دەرچووگەوا لە دۆمینیکان ڕیپابلیکە خەیلی دزە خاسێکە سلبریتیە مەشهورێ کە بەلێ شاو پوڵ دەتێورێ کاولە تەمامە ئەمانە کاولن ئاسەن مراجعە و ڕەوان کاوکردن و ڕەوان کاویە عمومی بووگەس و شوقڵیان شوقڵ و ڕۆژانەیان ئێمە لەکرا دیبەیت ناکەین 500 نەفەر لە خوارە بۆ ئێمە ئارزەی ڕۆحی ڕەوانیە نووسێ گەشتی بووگەس و ڕەوانکاو بە ئەتیکەتا و بە جەسپایە ڕەوانکاوی قسەتەکاکەن گشتیان ناڕازی ئەحساس پوچیەکەن زەندگیان بێماناست بۆ چون کەوتگنە ناوە ڕەوەندێکی بروکراسی کە لە ئەمانە وها ئینسانی تەولی دەکا حتا زرنگتروی حتا بێڕەحمتروی حتا درۆزنتروی موفقتری چون کەوتگنە ناوە محاسەیە تەساویر دنیای تەساویر بۆمبارتمانتە تەساویر بە زلکردنەوەی دەرونیاتە مناڵانەیان بە تەبلیغات بە دروستکردن نیازگە لە کازت بۆیان بە شەرە عەسرە ئەمڕۆژی بەرعەکسە دەورانە فرۆید لە دڵە سەرکوبە قەرایز جنسی نهاتکەسە دەرەوە لە دڵە سەرکوبە جامعەیە پەدەرسالارانی مەسیحی ئەوروپا نهاتکەسە دەرەوە بەرعەکس بە شەرە ئەمڕۆژی لە هەر کوێ ئەم گۆی زەمینە بێ بە شدەت بێبەند و بارە بە تایبەتی لە حەزە جنسی هیچ هەوسارێکی لە مەیلە جنسی خۆی نەدابە تەنها ڕەوابەتە ئبتدائیە تاریخی منعە لە حەزە جنسیەوە ئەویش سەکسەتەکە مەحارەمە کوڕ و کەنیشک و مناڵ و دایک و خۆیشک و باوک و براو هەرەوە
ئەوە جەمبەی عمومی پەیانەکردنە گەشت ڕابەتەیەکی جنسی هەوساری بەردریابە. ئوسولا ئینسانەکان ئەمڕۆژی کارێ ناکەن لەبەرەوەی باوەڕیان پێی نییە، کارێ ناکەن لەبەرەوەی نەگیرێن، لە ئەواقبەکەی ئەترسن، ئەنا هیچ سنوورێکی نییە، حتمەنیکەن هەر کارێ بتوانن بکەنەیکەن. و ئەم ئینسانە بە شدەت تەوجیهکەرە، مەعقول سازیەکە، خاستەگە لە سەرکوبووگە ئەمیالە نەگەیشتک پێی لە پشتە دەلایلە ئەخلاقی و تەعقیبە ئازادی و مۆدێرن بوون و پێشکەوتو بوون و فرە ئینسان بوونە، تۆ ئەوینی تەبەلوری لە تەنەوەع جنسی، گرایشاتە جنسی، پاراستنە محیتە زیست، ئەم خەسیاگی و کاولی خۆی دەرەخە، خۆی مۆجهکە. کاوراگەری کەسی ڕەوابەتە متعدد جنسی بێت، بێبەندوباریە جنسی بێت، ئەڕوا لە پشتە مەفهومە ئازادی و کرامەتە ئینسان و پێشکەوتنە دنیا و پێشکەوتنە دنیا، پێشڕەفت لە دنیای غەربە ئەمڕۆ نە بە مەعنایێ و پێشبردنە ژیانە خۆتە، بەڵکە دانە بەرە لە خەڵکە، کەمپەتیشنە، ئیشە بەیتە بەرەو لە خەڵکی، هەر جۆرێ بووگە قاچەقیتەم لە سەریان تێیان هەڵەدەی حەزویانەکەی لە بینیانەوەی، هەر جۆری بووگە توێشم کارە بکەی. اتفاقێکیش کە کەوتگە شەڕە گشت کەسێکە بەر عەلەیهە گشت کەسێک. ئەمە سەرنەوەشتە مەحتومە بە شەرە دنیای ئەمڕۆز. دوێمە خاسە خراوە، ئەوە خۆتان نەزانن خاسە یا خراوە، ئەوە حاڵە خۆتان نەزانێ خاسە یا خراوە. کاکی براتەوایتە ناوە جامعەی من نەمایشە، کاکی براتۆ هیچ تاریخی لە خۆت وە فکر نایەری تۆ سەفەرێکی تەفریحی کردگەوە بیرە نایە تۆ چیت کردگە بۆ چووگی، مەگەر عەکسە سەڵفیەکان واگرتکتە کەباب ئەخۆی. تۆ ئەگەر عەکسە سەڵفی نەگری کەباب ئەخۆی لە سەواحلە قەناریە، دڵە ئەتەقێ لە ئەنتالی تورکیا، دڵە ئەتەقێ نەیخێتە شەبەکای ئیجتماعی، چون تۆ تاریخێکە نییە لە خۆت، تۆ ڕەوابەتە ئەمیقێکە نییە، چون ئەترسی لە وابەستە بوونە بە دیگەران، ڕەوابەتە نیابەتی دروزەکەی، ئەترسی لە مەسئولیەت گرتن، ئەترسی تاقەتە نییە، حوسڵە نییە، ناڕۆی بە پیریوە. بۆ چون ئێعتباری نەمابە. ئەمە بەرە هاتکەسە ناوە زندگی ئێمە. پس ئەنچێ کە پێ ئێژین جامعە و ئەنچێ کە لە تەئید و تەحسینە دیگەرانە ئەهات و ئێوە حەستان پێیەکرد، هەروە کە ئێوە چهرەی فەردێکی سیاسیتان وەکو مدیرێکی موفقە ئەم بەرنامەهای ئەنگیزشیە تیدەکسە ئەدی کە ئینسانێکی خلاق بێت و ئینسانێکی میهرەبان بێت و ڕقابەت بکا بێ ئەوەی ئاسیب بگەینێ بە خەڵکی، وەم چرت و پرتانەی مەحسوولە دیوان سەهلاری و بوروکراسیە دنیاە نێئۆلیبراڵیە ئەمڕۆ وا سوژەیە نارسیسیستە کاول دروزەکە کە ئەکسەریەتە ئێمەمانان بەشەریەت پێی مۆبتەڵاین ئەمڕۆ، ئەمە دروزەکە. گەرەکی بوو بۆ ئێمەیە کە خەریکین هاوارەکەین بابا ئەمە کاولستانە تێکەوتگەن، وام مەکەن تۆ فکرەکەی مەرگە خەیتە دواوە. بەڵێ پزیشکی سیلی دەرمان کرد، بەڵێ پزیشکی مالاڕیای دەرمان کرد، بەڵێ پزیشکی بڕێ بیماری گەلی وەکو تاعونی بنبڕ کرد، بەڵام لە کناریە بیماری و نەخۆشی خراوتر لە تاعونی هاوردگە. ئەکاولتانی کرد، ئەوی لاورد ئەمی هاورد. تۆ ئیستە نەخۆشی چەکا بە هەزاغەگیان، تۆ ئیستە نەخۆشی هەراسە لە پیریت هەز، تۆ ئیستە های بە شوێنە دەمکوتکردن و سەرکوتکردنە پیری،
مەرگ وی نایشتوانی تەوەهومێکە وای تێە. بۆیە زندگی گشتتان وەختی ئەگاتت دەهەیە چل بەرەو کاولیەچێ هەراسی پیری داتانەگری وەختە دڵتان تەقێ چون هیچ پەیوەندێکتان نەماگە هیچ پەیوەندیەکتان نەماگە ئەوەتانەوە ئیستا حەڕا ئەکا دەرەچێ ڕەو ئەکاتێت ژی با بڕمە ئوروپا لە ئوروپا ئاگایان لێم بێ لە بیمارستانە بمرم 20 ساڵی تر پیرەوەم چون مناڵی خۆی پەروەردەی نەکرد چون اقتدار دایک و باوک نەبوو مناڵی پەروەردە کرد ئاموزش و پەروەرش بوو تەلەڤیزیۆن بوو ڕەوانشناسیە کودەک بوو مشاورە خانەوادە بوو ئەوانە اقتدار بوون بەسەر تربیەتکردنە نەسڵە بەشەرە ئیمڕۆژیە و خروجیەکەی بوو بەمەی کە دیتەن ئەم کاولستانەوە خەریکن تەعقیبی ئەکەن بەرەو نابوودیتانەوە من بۆیە بەدڵ و لەوانەی کە هاوسۆزی و هاوخەمیان کرد لە ماتەمین منە شەریک بوون تەشەکورێکی بێپایانم کرد و خۆشحاڵم بەبوونتان ئێوە چراگەلێکن کە ناکوژێنەوە ئێمە بوو نجاتە ئەم وەزعیەتە ناچاری لە داڕشتنە جامعەیەکی ترین هۆی کەمبوونە دیبێتەکانیش ئەوەسە ئاخێز خەریکە واردە مەرحلەیەکی تر ئەوێت و پێی ئەچێت و ئەمە توولانی ترین دەورانە ئاخێزە ئەویش دروستکردنە جامعەیە کوردیە نەفەرێ 2 نەفەر 3 نەفەر 10 نەفەر 50 نەفەر لەم منجەلا بوو لەم گردابە دەریان بێری ئەمە ڕەوەندێکەوە جەهانە ئەمڕۆ تاقیبیەکە ئەگەر لەحزێتە کە خۆمانە سادقین حاڵمان وەیەگەخوا لەم گشتە تەعاتر و نەمایش و درۆزنانەیە کە ئیدەین قینمان تێ لە وجودە کەزاب درۆزنە خۆمان لە ئەعتمادە بە نەفسە کازبانیە خۆمان لە جەهانێک کە مەحکومین بە ژیانکردن تێیا بارها وتم تحت تأثیر تەبلیغات قرار مەگرن مۆدە باو قرار مەگرن فەرهەنگ غاڵبە تەزریق بووک تحت ناوە جامعە قرار مەگرن جامعە ئێمە دروسیەکەین ئینسانەکان ڕەوەندە ئیجتیماعی بوون لە ناوە خانەوادەیانە دەست پێەکەن خانەوادەکان جامعە دروسەکەن ئێمە گەل جامعە دروسەکەین ئێمە ناوێت تەسلیمە تەحولاتێک بین کە فکر ئەکەین تیا دەخیل نین ئێمە لە کاولی خۆمانە 100% دەخاڵەتمان هەز ئێمە تەسلیمە مطلق بووین و پەیڕەوە مطلقین ئێمە بە چاوە خۆمان ئاعتماد ناکەین تا لە عەکسانەی وێنین ئێمە وەکو ژنەکەی ناوە میلان کۆندرا و ڕۆمانە جاودانەگیمان لێ هاتکە فەرامۆشەکەین چەند ساڵمانە عەکسەکان ئەوە بیرمان تێرێتەوە چەند ساڵمانە فەرامۆشەکەین پیاوی 40 ساڵە چۆن هەڵسو کەوتەکە نەیشمانگەرەکە بزانی ڕەوەندە عەکسەکانمان پێمان ئێژێ ئێمەیشە هەواسمان بوێ پیر نەبی هەواسمان بوێ لە جوانی و جەزابیەت نەکەوی هەروە کە ڕەوەندە چێکا بە پزیشکی خەریکە پێمانیژە هەواسمان بوێ نەمری نامرین ئێمە مەرگ بۆ دیگەران ئێمە نامری ئەم کاولستانەی وا دروستان کردگە و ناوتان یاگە جامعە
ئەوڵ دەفعە خۆتان تێ ئەخنکین و بعد ئایندەیەک ئەسڵەن نییە، ئایندەیەک ئەسڵەن هیچ تەسویرێکی لێ نییە، و نامەردی و ناژنیە کە کردتان لە حەق نەسڵێکە دروستان کرد، نەسڵە جەدید، نەسڵە بێ ئومێد، نەسڵە بێ بونیاد، نەسڵە بێ تاریخ، لە ناوت دڵە جامعەیەکی بێسەر و بەنی لە یەکترازیاگا بەرەڵا ئەکرێ. مەرگە بەهرام ڕەزایی هشدارێکە بۆ ئەو کەسەی بفەهمێ، بۆ ڕفیقەکانە بەهرام ڕەزایی، بۆ ئەوانەی وا حتا ئەم دەقیقەیشە لە ناوە ئەو فەسادە غەرقن و حازر نییەن ئاوڕ بدەنە دواوە. چارەنووسێک لە بەهرام باشترتان ناوێ، ئەزانم ئێوە ناتوانن تەسەورکەن بارام چی کێشا، بەڵام لەحزەیە عوزڵەت و تەنیایی و محیتە بیمارستانە، سەرزەمینێکی غەریب، تەنیا بێکەس، بێ تاریخ، بێ عومق، بێ ڕیشە، بێ بونیاد و بیربێرن. ئەمە سەرنوشت ئێوەس. ئەمە ئەو جەهانە سەوا ئێوە خۆرقەندتان لە پشتە کامە تەوجی هاوێسیاگەن دانیشن بۆ خۆتان حەلیکەن. ئەو شانسەم بوو کە لە 20 ساڵە گوزەشتا فریز بووبم. متعسفم بۆ ئەمڕۆژتان، متعسفم بۆ بیماریگە لە هەمەگیرێکەوە گیانتان کەوتگە و گیانە ئێمەیشتان خست. متعسفم لە سەیرە نزولیەک کە بەرەو هەزیز ئەتانوات و بیری لێ ناکەنەوە. نەوەی کە من ئینسانێکی وارەستە بم، نەوەی کە من ئستثنا بم لە ئێوە، بەڵام حەداقل فرسەتم هەست ئاوەڕێک بدەم وەم شانسیشمە هەست لە دوور و تەماشادانەکەم. ئەزانم بەرەو کوێ خەریک نەڕۆم. خەیلێ کاولن، خەیلێ لایەوە